لە شاری ئەکسێتە لە بەریتانیا یەکێک لە زانکۆ زۆر باشەکانی وڵاتی لەوێ لە ئینستیتوتی لێکۆڵینەوە عەرەبی و ئیسلامیەکان سنتەرێکەیە بۆ لێکۆڵینەوە کوردەکان کە دکتۆر فەرەنگیز قادری سەرۆکاتی دەکات. ڕۆژانی ڕابردوو چوینە ئەکسێتە و بووینە میوانی دکتۆر قادری. هۆی چوونمانەوە بوو کە بەسەرپەرشتی ئەو زانستوانە کووردە پیشانگایەکی تایبەت سەبارەت بە گێرترود بیڵ کرابەوە. ئەو ژنە بەریتانیای ئەفسەری ئیمپریالی بەریتانیا بوو وەکو مامانی دروستکردنی قوارەی عێراق وەک دەوڵەت دەناسرێ کە باشووری کوردستانیشی بە زۆر پێوەلکێنرا. لەو سنتەرەی دکتۆر فەرەنگیزدا کە سەرۆکاتی دەکات پرۆژەیەکی زۆر باڵکێش بۆ دیجیتەڵایزکردنی ئەرشیفی نووسرا و بیندرا و بیستراوی کوردستان هەیە کە ئەویشمان بینی حەز دەکەم ئێوەش ببینن. ڕۆژ باش دکتۆرە. سڵاو کاکە من بەخێر بیت. زۆر سپاست دەکەم. ئەمڕۆ کۆمەڵە کشتی تایبەت لێرە دەبینین لەسەر ئەرشیفی کوردی وانە؟ بەڵێ. چی بەتەمای وەکو دەڵێ پیشانی بینەرانی ڕووداوی بدەیت؟ کارکردنمان لەسەر دروستکردنی پرۆژەی ئەرشیوی دیجیتاڵی کوردی ئەرشیوەکان ئەبینین چۆن شێوازی کارکردنمان و هەروەها پیشانگایەکە لە ئێستادا هەمانە چۆن هەوڵە دەین کە ئەم دۆکیومنتانە بەڵگانە لە ئەرشیوی کوردیە بناسەین و بیهێنن ناو ساحەی ئەکادمی. ئەوەی کە عێراق چۆن دروست بووە، ئەوەی کە کوردستان چۆن بە زۆر بە عێراق وەلکێنراوە، ئەوەی کە تاوەکو ئێستا زانیومانە شتێکی نوێتر دەبینین ئەمڕۆ؟ بەڵێ بەڵێ بێگومان بەڵێ. بە تایبەتیش لەسەر خانمێک وابزانام دەتەوێت زۆر بەڵگەمان پیشان بدەیت. بەڵێ پیشانگایەکەمان لەسەر گێرتود بێڵە کە لە کوردستان زۆرتر بە میسپێڵ ناسراوە و دەوری ئەم خانمە لە دروستکردنی عێراق و هەروەکە فەرمووتان بە زۆرلەکانی کوردستان بە عێراق ئەو پرۆژەیەکە ئەو دیزاینەری سەرەکی بوو و هەوڵی زۆری بۆدا بەڵام لە ناو پیشانگایەکە مقاومەی کوردی شەبینین ڕۆژنامەکانی کوردی و حرەکەی کوردی. زۆر باش فەرموو. زۆر سپاس. ئێرە بینای ئەنستیتۆی لێکۆڵینەوەکانی عەرەب و ئیسلامە هەنی عنوانەکەی ئەوەیە وەکو ناوەندی دەراساتی ڕۆژەڵاتی ناوەڕاست و چەندین سنتەری لێکۆڵینەوە لە خۆ دەگرێت. یەکێک لە سنتەر لێکۆڵینەوەانە سنتەری لێکۆڵینەوەکانی کوردیە کە لە ئێستادا من بەرپرسیم. پێشەوەی کە من بێم بۆ زانکۆ ئەکسێتر سنتەری لێکۆڵینەوەکانی کوردی دروست ببوو بە هەوڵ و کۆششی پرۆفێسۆر گارێت ستانفیلد بۆ دروستکردنی ئەم سنتەرە فاندێک لە کوردستانەوە هەبوو کاتی خۆی یارمەتی سەرۆکی حکوومەتی هەرێم کاک نێچیروان و هەروەها بنیادی ئیبراهیم ئەحمەد ئەو دوو ناوەندە پێکەوە هاوکار بوون بۆ دامەرزاندنی ئەم سنتەرە. کەوابە لە 2006 دامەرزاوە ئەوە تا ئێستا چەند مامۆستا لێرە کارەکەن و بەردەوام خوێندکار وەرەگرین لە ئاستی ماستەر و دکتۆرات. ئێمە لێرە چیکەلەوەی کۆمەڵی کۆرسمان هەیە کە سەبارەت بە کوردستان و بە کورد زمانی کوردی مێژووی کوردستان بۆ خوێندکارەکان نەتەنها خوێندکارەکانی بەشەکەی خۆمان بەڵام بۆ ئەکراوایە بۆ خوێندکار لە هەموو کۆلێج لە بەشەکانی ترەوە و ئەستقباڵێکی زۆر باشیان لێکرێت. بەردەوام چالاکیمان هەیە زۆرجار کەسی پسپۆر لە بواری جیاجیا لە دەرەوەی زانکۆکەمان داوەتەکەین. مناقشەمان هەیە بەحس و گفتوگۆ هەیە لەسەر بواری جیاجیا ئەدەبیات مێژوو ئەرشیو و هەروەها گرنگێکی زۆر ئەدەین بە مەسەلەی ئەرشیو. دوو ئەرشیوی زۆر گەورە لە زانکۆکەمانە هەیە ئەرشیوی عومەر شێخ مووس و ئەرشیوی کریس کۆچەرا و هەروەها کۆمەڵی ئەرشیوی تر کە پەیوەندیان بە کوردستانەوە هەیە و هەندێک جایش پێشانگامان هەیە لە پێشانگاکانە بەشدارین.
ئێمە چەند بژاردەیەک لە بابەتە بە دیجیتال کراوەکان لە ئەرشیڤ و دەنگەکان کە هەڵمانگرتوون هەڵدەبژێری کە بابەتەکان دەستنیشان کران ئێمە هەموو شتەکان لە وێبسایتەکەمان هەڵدەبژێرین کە هەموو شتێکی لەسەر بەردەستە نەپێویست بە خۆ تۆمارکردن و چوونە ژوورەوە دەکات نە تێپەڕەوشە هەمووی بۆ داونلۆدکردن بەردەستن تۆ کە بابەتێکی خوازراوی خۆت هەڵدەبژێریت کە هەستیار نەبێت و زمانێکی زەبری نەبێت یان زانیاریەکی تایبەتی تێدا نەبێت پاشان بە بەکارهێنانی کامێرایەکی تایبەت وێنەی دەگرین و دەیکەینە کۆپیەکی دیجیتاڵی فایلە دیجیتاڵیەکان بەڕوونی زۆر بەرز لەبەر دەگیرێنەوە اینجا وێنەکان چاک دەکرێن و ئەپلۆد دەکرێنە سەر وێبسایتەکە چەندین لاپەڕە دەکرێنە فایلی PDF و وێنەکانیش بە فایلی GEPIG دەمێننەوە کە فایلی وێنەین. I translated this with Dana Adam Schmidt هنا اما زوجها 1965 يعني 63 منو دانا آدم شميت اما ذكري برزاني ما كده انجليزي لنا او مموراندومه كمال مصطفى لوقت خوي بو نتوي قلت وكان نسيوا انجا تصادف او وقتها دانا آدم شميت كبشتر چوبو بو كردستان روزنامه نوسی بنابراین امریکی ككتابي Journey Among Brave Men نوسیوا پامنری نیویورک تایمز بو کە یەکێک لە ڕۆژنامە سەرەتایەکانی بێگانە بوو کە چووە کوردستان لە 62 پاییزی 62 ئەنجا بە یەکەوە ئەمەمان کردە ئینگلیزی و بڵاومان کردەوە بەسەر ڕۆژنامەکانی دیگە ئەوانی ترشتی یەکێتی نیشتمانی و کۆمەڵەوە ئەوانە کە لە دەرەوەی وڵات چاپ کراوەتەوە ئەمە برادرانی یەکێتی نیشتمانی کوردستان لە ئەمریکا کە لە کەلیفۆرنیا ساندیێگۆ دەژیان ئەوانە جارێکی کە چاپیان دەکردەوە ئەوەی کە ئەمەی بڵاو کردەوە لای خۆی نەمابوو بەڵێ نازانم چی ئێستا ناوی یەکەمی لەبیرم نییە بەڵام دەزانم بەرزنجی بوو شێخ چیمان پێدەگۆ شێخ شتێک بەرزنجی ئەمە جارێکیان لە کوردستانە لە تەماشای ئینترنێتی دەکرد لەگەڵ جەماعەت دانیشت بوو لە پەیوەندیەکانی یەکێتی کە ئەمە بینی بوو دەستی کردبوو بە گریان کە ئەمە پارێزراوە ئێستا نەماوە بەداخەوە کاک جیمس پێگوتم وتی نامەکانت لەگەڵ مامجلال لێرەیە بەڵێ نامەکانی کە لەگەڵ هەموو سەرکردە کوردەکان هەم بووە هەموم پاراست و هەموم داونەتێ هەندێکی زۆر کەم نەبێت کە زۆر حساسە نەمناردو 2007 کە لە ئەمریکا بوو و بیستم کە سنتەری لێکۆڵینەوەی کوردی لە ئەکسیتردا دەمەسرێ من گەرتم دەناسی کە لە کوردستان هاتوو لێکۆڵینەوەی دەکرد بۆ تێزی دکتۆراکەی و یارمەتیمدا بۆ ئەوەی کارەکەی جێبەجێ بێ کە هاتە ئەمریکا بە منی وتوتی بریارمانداوە ئەو وەختە کاک دکتۆر هاشمی ئەحمەد زادەش کە زۆر ڕەفیقمە لێرە دامەزرا بوو بریارمدا کە ئیتر ئەو هەموو ئارشیڤەم لێرە و لە سوید و لە ئەمریکاوەوانە بریارمدا نەمدەزانێت چی لێ بکەم بەڕاستی بەڵام لەوێ بریارمدا کە مادام سنتەری لێکۆڵینەوەی کوردی بووە بەوان دەبەخشم هۆیەکەی ئەوە بوو ئەوەی تر دام نابوو کە بۆ هەندێ زانکۆی کوردستان بێ بەڵام بەڕاستی دەترسام کە بۆ مەبەستی سیاسی بەکار بێ یان ون بێ هەندێکی بدەزرێ بەگشتی تەسویرێکی ئەمە تەسویرێکی زۆر پیاوانەمان هەیە لە مێژووی کورد کە ئەمە تایبەتمەندی بەس کورد نییە زۆربەی مێژووی وڵاتانی دنیا تمشایەکەی هەر ئەمان غیابیژن و حەسبیژن ئەبینین و بۆ چوونەکە ینی تەسویرێکی کلیشەیی لە ژنی کورد لە دەرەوە هەیە کە یەکێک لە تەسویرە زۆر بەهێزەکانەوە یەکە ژنێکی چەوسێنراوە ژنێکە کە زۆڵمی لێ کرێ و دواتر تەسویرێکیشکە لەم 10 ساڵی ڕابردووە دروست بۆ تەسویری ژنی کوردەوە و ژنێکی چەکدار دوودان تەسویری زۆر متناقص بەڵام لەو بینە ژنی کورد وەکو بەرهەمهێنەری هونەر فکر ئەدەبیات نەناسراوە ئەو تەسویرە ئەو غیابە بین لە ئەنتۆلۆژیەکانە هەیە لە کارە زانستیەکانە هەیە و حتا لە تەرجمەی ئەدەبیاتی کوردی بۆ زمانانی ئوروپایی بۆ نمونە بە ئینگلیسی دیسان ئەو غیابە دووپاتەوێتەوە تەسویرێکەدا تەسویرێکی داوە لە مێژووی کورد و ئەدەبیاتی کوردی و نووسینی کوردی ئەوەیە کە
نووسی ژنی کورد نووسەر نەبووە یا زۆر درەنگ دەستی پێ کردو لە کۆتایی هەفتەکان و هەشتەکانە شتێکی تازەیە نووسین بۆ ژن بەڵام بەڕاستی وەختێک تمشای لاپەڕەکانی ئارشیڤەکان هەڵە دەینەوە ئەگەڕی زۆر دۆکیومنتی نایاب دەستەکەوێت کە ئەو بە پێچوانەی ئەو باوەڕەیە چ لە ئەدەبیاتی کلاسیکە چ لە ئەدەبیاتی مۆدەرنە لە ئەدەبیاتی کلاسیکە یەک سەرچاوی زۆر گرنگ بۆ ئێمە کە شتێک کار زۆر ماوە لەسەری بکرێ گەڕان لە ناو دەستخەتەکانە دەستخەتە کوردیەکان دەستنووسە کوردیەکان چ هەم لە کوردستانە هەم لە کتێبخانەی نەتەوەیەکانی ئێران و تورکیە و وڵاتەکانی دەوروبەری کوردستان هەن و هەروەها لە ئەوروپا بۆ نمونە ئێمە ئێستا هەموو کەس مەستورە خانم کوردستانی مەستورە خانم ئەردەڵان ئەناسێت بەڵام وەکو ئستثنایەت مشاکری لە ئەدەبیاتی کلاسیکە یەک ژن بووە ژنێکی شاعر بووە مێژ و نووس بووە کەسێکی نووسەر بووە بەڵام یەکشت کە دەستخەتێک دەرکەوت لە کتێبخانەی بەرلین کە دەستخەتێکی کەشکۆڵێکە کەشکۆڵی شاری کوردیە بەشێکی شارەکانی مەستورە خانمی تێدایە مامۆستا محەممەد عەلی قەرەداغی ئەو بەشەی کە شارەکانی مەسوولەتیە بڵاو کردو و وێنەی دەستخەتەکەشی بڵاو کردو کە کامڵترین جامعترین دیوانی مەستورەیە لە ناویانە لە گەڕان لە ناو دەستخەتە یەک شعر کە یەک لاپەڕێکی زۆر سەرنجەمینی ڕاکێشە ئەم لاپەڕە بوو کە ئەنووسێ کەلامی سڵتان خانم است شعرەکانی مەستورە هەمیشە ئەنووسێ کەلامی مەستورە است یعنی شعری سڵتان خانمە نەمەستورە دوای گەڕانێکی زۆر بۆم دەرکەوت کە سڵتان خانم خوشکی خەسرۆخانە و یعنی بە دوشی مەستورە لەگەڵ مەستورە دیارە مشاعرەیان بۆ مەستورە شعری مەرسیەیەکی نووسیە بۆ وەفاتی ڕۆژنامەی ژیان راپۆرتێکی هەیە کە لەویال راپۆرتەکە باسی کردنەوەی مەکتەبی کچانەکە لە سلێمانی بە مدیریەتی زاهرە خانمی یامۆڵکی زاهرە یامۆڵکی کچی مۆستەفا پاشا یامۆڵکیە لەو مەکتەبە زاهرە خانم و گۆزیدە یامۆڵکی بووکی مۆستەفا پاشا دەوری سەرەکییان هەبووە لە پەنجاکانە شەستەکانە چالاکی یەکجار زۆر بووە بەشێکی گرنگیان ئەو کەسانە بوونە کە ئەندامی چالاکی حەزبی شیوعی بوونە یەکێک لەو دەنگانەی کە باس نەکراوە و تقریبا نتوانین جگە لە شارەکەی خۆی لەوانەیە ناوی نەبیستراوێت خەدیجە مۆستەفا هەوێزیە کە بە فریشتەخان ناسراوە فریشتە کۆی خوشکی ئەحمەد دڵزار و کەریم شارەزایە ئەم دوو کەسایەتیە هەردووکیان ناویان زۆر دیارە لە مێژووی ئەدەبیاتی کوردیە و مێژووی نووسینی کوردی بەڵام فریشتەخان بەو شێوە نەناسراوە شتێکی زۆر سەرنجڕاکێش لەسەر فریشتەخانەوەیە کە خوێندنی فۆرماڵی نەبووە بەڕەسمی دواتر فێری خوێندن ئەبێ بەڵام شعری وتووە شعرەکانی وتووە بۆیان نووسیوەتەوە بەڵام کەسێکی زۆر چالاک و زۆر قسەزان بووە بۆیە هەڵیە بژێرن وەکو ئەندامی وەفدی عێراق لە 59 کە سەردانی وڵاتانی کۆمۆنیستی لە دنیا بکە یا چێت بەشداری کۆنفرانسەکان بکە لە مۆسکۆ لە ڤیەتنام لە چاینا وێنەکانی زۆر سەرنجڕاکێشن یەکشی سەرنجڕاکێشەوەیە کە ناو وێنەکانی دایمە لەو سەفەرانەیە جلی کوردی لەبەرایە کەسێکی تری گرنگ کە خۆشبەختانە لە هەڵی حیاتایە و توانیمە لە نزیکەوە بیبینم سامیە شاکر کە سامیە شاکر چاوەشلیشە ناسرێ کتێبی بیری چەسپاوم لە بنکەی ژین لە ڕێگەی بنکەی ژین و دەستکەوت سامیە خان لە زۆر شتا یەکەم بووە یەکەم کەسێک بووە کە بۆ نمونە یەکەم ژنێ بووە کە باسە کە لە هەولێرە شۆفێری کردوێت یەکێک لە مامۆستاکان بووە لە مامۆستاکانی چالاکی هەولێر بووە و ئەندامی مەجلیسی تەشریعی بووە لە 74 تا 79 ئەمری قەبز بۆ دەرەچێت و ئەچێتە دەرۆ دەچێتە ئاڵمان لە زانکۆی لایپزیگ دەسەکاتەوە بە خوێندن هەتا دکترا ناوەستێ دکتراکەی لە کۆمەڵناسیە گردووە نووسین و وتارێکی زۆری هەیە ئێستاشە لە لایپزیگە مامۆستای خانەنشینە پرۆفسۆری خانەنشینە لە 2019 بیرەوەریەکانی چاپ کرد بە ناو سێبێ بەستە پیازە بەغداد بەرلین بەشێک لە بیرەوەریەکانیەتی
دیسان وێنەکانی پێم داوە کە بەشێکی من دیجیتایز کردو ئێستا لەسەر وێبسایتەکەمانە هەیە بە مێتادەیتاوە وێنەکان زۆر سەرنجڕاکێشن چون بۆ نمونە لە 55 ئەم لە پەنجەکانە لە چۆتە دارالمعلمین لەویا لە بەغداد دەرسی خوێندووە زۆر حەزی لە وێنەگردن بووە وێنەیەکی یەکجار زۆری هەیە هی ئەو سەردەمە ئەم وێنانە ینی دەگمەنن وێنەی کەسی تر ئەو کەسانەی کۆمەڵک ژنی تری کورد کە لە وەختە معلم بوونە لە ڕێگەی ئارشیوەکەی ئەمە توانین ببینین بەڕاستی کە لەم بتایبەت ئارشیوە شخصیەکان چه ئارشیوەکانێکە لە بەردەستمانە حکمی ناحکمی و ئارشیوە شخصەکان تەسویرێکی تەواو جیاواز پێیاکەین بەدەستێنین لە ژنی کورد و خەباتی کورد و میراتی ژنی کورد میراتی ڕۆشنبیری ژنی کورد. ئەمە پیشانگای گێرتوت بێڵە ناوی پیشانگاکە The Challenging Legacies of the Kingdom of Iraq and گێرتوت بێڵە لەسەر کار و چالاکیەکانی گێرتوت بێڵ کە لە کوردستانە بە میسپێل ناسراوە میسپێل زۆرتر بۆ ئەوە ناسراوە کە مامانی عێراقی پێڵن کەسێکە دیزاین و معماری حکوومەتی عێراقە دەوڵەتی عێراقە و ئەو کەسێکە دەورێکی زۆر گرنگی هەبووە لە بە زۆر لکاندنی کوردستان بە عێراق. بۆچی ئەم دوێنێ لە تەنیشەکەن مەلێک فەیسەڵ ئەزانین کە ئەسڵەن خەڵکی عێراق نەبووە کەسێک کە دێت بێڵ دەورێکی زۆر گرنگی هەیە لەوەی کە ئەیکا بە حاکم و ئەیکا بە شایەکی هاوردەکراوە دقیقاً شای عێراق ئەم حکوومەتە ئەم دەوڵەتێکە دروستیەکات و سەرۆکیکیشی بۆ دانەوە زۆر پیشتیوانیەکە ینی خۆی باسیەوەکە کە دەرسی پێوتووە ینی تربیەتیەکەن بۆی کە چۆن شایەک بێ. شێخ مەحموود کەسێکە کە مەلیکی کوردستان بووە بەڵام بریتانیا نەویست و قبوڵی کات مەلیکێکە کە برینداریەکە ئەیگرێت تەبعیدی ئەکات جارێکی ترەی هێنێتەوە جێ دیسان تەبعیدی ئەکات نەویستووە ئەم جایگای ئەم جێگەی شێخ مەحموودە ببینێ بەداخەوە. ئەم پیشانگە پێشتر لە زانکۆی نیوکاسڵە بەڕێوەچ بوو ئەرشیوی میسپێل لە زانکۆی نیوکاسڵە هەمووی دیجیتایز کراوە. ئێمە ئەم پیشانگە کاری هاوبەشی زانکۆ ئەکسێتەرە و زانکۆ نیوکاسڵ بەڵام کە هاتە لای ئێمە بۆ نمونە من کە تماشام کردیم ئەو جۆرەکە پێشتر نیشاندرا بوو دەنگی کورتیە غایب بوو و پێشنیارم کە بێ ئەوەی کە بێڵ و سیاسەتەکانی دەورێکی زۆر و چ تەئسیرێکی چەنە مۆسیبەتی بۆ کورد هێناوە تەئسیرەکانی لەسەر سەرنوشتی کوردستانە دەبێوانە نیشان بدرێت بێ ئەوە کامەڵ نییە و قبول کرا و بەشێک لە ئێستا بەشێک لە پیشانگاکە باسی یەک بۆچوونەکانی بڵە بەنسبەت بە کورد بریتانیا بۆچوونەکانی بریتانیا نسبەت بە کورد ڕۆژنامە کوردیەکانە کە دەریان کرد و هەر کامێکی ئەجەندایەکی لە پشتەوە بوو ئەجەنداکانیان چی بوون بەڵام لەولاوە مقاومەی کوردی چی بوو بەتایبەت دەوری شێخ مەحموودی مەلک باسی مقاومەتی کوردیە کرێت و بەتایبەت لە سەحافە لە چاپەمەنیە بە چ شێوەیەک بەر مقاومەی هێرش و هێژمۆنی سیاسەتی بریتانیایان کردووە. خۆی مەسپێڵ کەسایەتیەکی کەم ناسراوە یعنی هەتا لە ناو بریتانیا ئەوەندەی کە لۆرنس ئەناسن بە ناو لۆرنس عەرەبیا و فیلمی لەسەر دروستکە کەسێکە کە زۆر ناسراوە گێرتوت بێڵ ئەگەرچی دەوری لە لۆرنس کەمتر نەبووە بەگشتی بۆ خەڵکی بریتانیا زۆر کەم ناسراوە زۆر نایناسن. خۆی پیشانگەکە شتێکی تازەیە هەر لە ناو بریتانیا و بۆ بریتانیایەکان بۆ مێژوو خۆشیان بەڵام ئەوەی کە بەنسبەت کوردەوە هەندێک شاید هەڵە تێگەیشتن بێت باش تێنەگەیشتن بێت لە حتا هەندێکیشی بە ئەکادمی کراوە لەسەر ئەوەی کە بریتانیا قەراریەوە بووە کە حکوومەتی کوردستان دروستکە دەوڵەتی کوردی دروستکە بەڵام بۆ نمونە شێخ نەیویستووە شێخ مەحموود نەیویستووە بەڵێ هەندێک ینی هەندێک بەحس هەیە هەندێک هەتا چیرۆکە گێڕنەوە نەرەتیڤێک هەیە ڕەوایەتێک هەیە
بەڵام لە ڕاستیە وەختی کە ئەمە لێرە تاکیزمان کردوێتە سەر زۆرتر داکیومنتی بریتانیا خۆی کاتێکە لە داکیومنتە بریتانیەکان وەردەبینەوە لێکۆڵینەوەیان لەسەرەکەین بینین شتێکی جیاوازە یعنی بریتانیا سیاسەتی نسبەت بە کورد بەردەوام لە گۆڕی نابووە ڕاستە لە فەرتەیەکە هانی ناسیۆنالیزمی کوردیەدا بەڵام ئەوە لە ناو ئەجەندای ئیمپریالیستی خۆی ئەو ئیشاکات و دوای ئەوەی کە لە 21 بەڵام سیاسەتی بەگشتی بۆ منتەقەکە ئەگۆڕێت و بەتایبەت وەختێکە فکر و پرۆژەی عێراق دروستە بێت و سیستەمی حکمڕانیان لە ڕاستەوخۆ ئەگۆڕێ بۆ مندەیت ناڕاستەوخۆ بەگشتی سیاسەتەکان لە بەرامبەر کوردە گۆڕێ ئەوەیە کە دێن هێرشەکەی شێخ مەحموود لەگەڵ شێخ مەحموودە بە تەوافق ناکەن دێن هێرشی ئاسمانیەکەنە سەر کوردستان ئەم هێرشە ئاسمانیانە بمبارانکردنی کوردستان کەم باسی کراوە. ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە ئەوەیە کە بریتانیا پێشەوەی کە بە فیزیکی بێت کوردستان داگیر بکە بە ڕۆژنامەکەی ئەنێرێت. یەکەم ڕۆژنامەی کوردی لە عێراقا کە بە سۆرانی بوێت پێشتر ڕۆژنامەی کوردی هەبووە زانین کە لە ئیستانبوڵە لە قاهرە بەڵام زۆر بە کرمانجی بوونە. لە عێراق یەکەم ڕۆژنامەیە کە بریتانیا دەریەکە 1970 تێگەیشتنی ڕاستیە. هەر خودی عنوانەکەی زۆر سەرنجڕاکێشە. لە بەغداد چاپە بوو بەڵام ئەهاتە کوردستان لە کوردستان بڵاو بووە. عنوانی ڕۆژنامەکە ڕۆژنامەی تێگەیشتنی ڕاستی دیسان زۆر سەرنجڕاکێشە ڕۆژنامەیە کە خزمەتی سربەستی و یەکیەتی و سربەخۆیی کوردان دەکات. ئەنی بەو ئیدعا و بریتانیا دێتە ناو کوردستان. جگەل لەوەی کە زۆربەی ئەخباری شەڕە ئەخباری شەڕی عالەمی یەکەمی زۆر تایە بەڵام هانی ناسیۆنالیزمی کوردیەدا. زۆر باسی ئەوواکە کە کورد هیچێکی دەست نەکەوتووە لەگەڵ تورکەکانە ینی زۆر دژی عوسمانیە هانیانەدا کە دەبێت دەوڵەتێکی سربەخۆیان بێەوە خۆی وەکو هێزێک نیشانەدا کە پشتیوانی سربەخۆی کوردستانە بەڵام کە دواتر دێنە کوردستان لەو وەختە دیارە کە شێخ مەحموود هێزێکی گەورەی هەبوو کە دێن مەجر نۆئێل ئەنێرن وەکو ئەدوایزەر وەکو ڕاوێژکار لەگەڵ شێخ مەحموود عیشەکە بەڵام زۆر زوو بۆ شێخ مەحموود تێگات کە سنوورێکی کە بۆیان داناوە یعنی لە ڕاستیە بە سنووری سلێمانی بووە لەگەڵ ئەو سنوورەی کە وەعدیاندا بوو زۆر فەرقەکە سنوورێکی بچووکی بۆ داهێنن کە حکومڕانیەکەی بەس لەم سنوورە تەسکا بێت وە شێخ مەحموود ئەوە قبوڵ ناکە ئەوەیە کە سەرهەڵدان ئەبێت دوایەوەی کە شێخ مەحموود دەزانین بریندارە بێت لە شەڕێکە لەگەڵ بریتانیا و تەبعید دەبێت بۆ هندوستان ئەم جارە بریتانیا خۆی ڕاستەوخۆ دێت حکوومەتی کوردستانەکەەوە ڕۆژنامەیەکی تر دەرەکە بەناو پێشکەوتن زۆر لەو ناوانەیە کە ئەیان ناسین دواتر وەکو شاعری گەورە نووسەری گەورە لە کۆڵەری گەورە یەکەم نووسینەکانیان لەویایە بۆ نمونە تەوفیق وەهبی شێخ نووری شێخ ساڵح یەکەم شارەکانی لەویا بڵاو بووەتەوە زۆر بابەتی کۆمەڵایەتی ئەدەبیتیایە بەڵام بە جۆرێک باس قەناعەتی ئەوە بکات کە هەموو شتێک زۆر باشە دەوڵەتی بریتانیا ئاسایش و هێمنایەتی هێناوە بۆ ناوچەکە لە ژێر دەسەڵاتی بریتانیا حکوومەتی فەخیمە بریتانیا کورد دەتوانێت بە ئامانجەکانی بگێت بەڵام لێرە هەندێک جار شتی سەرنجڕاکێشە بینیم بۆ نمونە بینین کە باس لە جموجۆڵە کرێت جموجۆڵێک کە دژی بریتانیایە هەتا لە ناو شارە بە نەهێنی باسی جموجۆڵی نەهێنیە کە لە شوێنەکە باسیەوەکە کە نووسین لەسەر دیوارەکانە مەمنوعە دواتر سێم ڕۆژنامەیەکە بڵاویەکەنەوە چاپی ئەەکەن ڕۆژنامە ژیانەوەی 24 تا 26 ئەم ڕۆژنامە گرنگەکەی چییە ئەمە کاتێکە کە ئیتر کوردستان لەکاوە بە عێراقەوە کە ئەی خوێنینەوە بە وردی خەریکە کار بۆ قەناعەتکردن بە مرۆڤی کوردەکە بۆی کە قەناعەت بکە بە شوناسی تازەی کە شوناسی عێراقیە
لەم بەشە ڕۆژنامە کوردیەکانی سەردەمی شێخ مەحموودی حەفید ئەبینین وەکو کۆنتراستە لەگەڵ ئەو لە بەرەبەر ڕۆژنامە بریتانیەکان ڕۆژنامە کوردیەکانی کە بریتانیا لە پشتیەوە بووە. ڕۆژنامەکان دیسان زۆر سەرنجڕاکێشن بەڕاستی زۆر گرنگە کە ئەبینین کە چۆن هەردوو لە ڕۆژنامە کەڵکیان وەرگۆ لە میدیای چاپی کەڵکیان وەرگردووە بۆ پێشخستنی ئەجەندای خۆیان. دەرەکەوێت کە شێخ مەحموود گرنگی ڕۆژنامە گرنگی میدیا زۆر باش تێگەیشتووە. ڕۆژی کوردستان یەکەم ڕۆژنامەیە بەڵام ئەوەی کە زۆر ینی ناویانە بۆ من لە هەمووی سەرنجڕاکێشتر ڕۆژنامەی بانگی حەقە. کاتێککە بریتانیا بۆمبارانی سلێمانی ئەکا و شێخ مەحموود مەجبورە بێت کە بچێتە دەرەوە تەسلیم نابێت دەچنە ئەشکەوتی جاسەنە ئەو دەستکە چاپەی کە بریتانیا لەگەڵ خۆی هێنا بووی ڕۆژنامی پێچاپکرد لەگەڵ خۆیانە ئەبن و بانگی حەقی پێدەرەکەن. زۆر سەرنجڕاکێشە لە کاتێکە کە لەژێر هێرشی لەژێر بردمانایە لەژێر هێرشی بریتانیایە لەسەر عەرزە شەڕی پارتیزانیە بەڵام ئەم ڕۆژنامە دەرئەچێت و فەرمانەکانی شێخ مەحموود ناویە چاپە بێ پێما بە جێگەیەکی زۆر تایبەتی هەیە لە ڕۆژنامەگەری کوردیە و دوایەوە کە دێنەوە بۆ جاری سێهەم شێخ مەحموود دەگەڕێتەوە و کابینەی سێوەم دروستەکەن ڕۆژنامەی ئومیدی ئیستیقلال چاپەکەن. ئومیدی ئیستیقلال ناوەکەی زۆر سەرنجڕاکێشەوە پێم وابێ ئەگە دقت بکەین بە عنوانەکانیان ڕۆژی کوردستان بانگی حەق لە وەختێکە کە بریتانیا هێرشی کردوتە سەری بانگێکە حەقە ئەم جارە بێ بە ئومیدی ئیستیقلال. ئیتر ئەم جارە پێویست ناکا کە لەژێر پەردە قسەیکە پشت پەردە قسە بکەیت دیارەکە ئەجەندای ئەم هێزە چییە و ئەجەندای ئەم ڕۆژنامە چیە ئیستیقلال. لە ناوەکەشی عنوانەکەشی دیسان زۆر سەرنجڕاکێشە لە شێعرێکی شێخ نووری شێخ ساڵح وەرگیراوە. حەزم کرد تەرجمەیەوەش لە ناو تەرجمە ئینگلیسیەکەی دانم بۆەوەی کە بە ئەو کەسێکە بە ئینگلیسی خوێنێتەوە کە زۆربەی کەسەکان لێرە ئەو هەستە و ئەو ئامانجانەی کورد تێبگات. خدایە بەسکە ئیتر لابەری دەیجووری ئیزمحلال تلو ئەی پێ بکە ڕۆژی پاکە ئیستیقبال لەگەڵ خوليای هجرتدا بەسەر چوو عمری شیرینم دەسا نۆبەی بساڵە ئای ئومیدی ئیستیقلال